سڵاوتان لەبێ بەهیوان باش بن ئەزیزانی شاشە جوانەکەی دیمەن TV. خۆشحاڵم کە دووبارە گەڕامەوە بە خواردن و زەڵاتێکی دیکەی تایبەت. هیوادارم پرۆگرامەکەم جێگای سوود بێ لە بە هەموو خانمان و خانمان بتوانن خواردن و شیرینی و ئەو زەڵاتانە کە دروستیەکەم لە ماڵەوە دووبارە بکەنەوە سوودی لێ ببینن ئینشاءڵڵا. لە بۆ ئەوڕۆ کەبابی ناوفڕن حازرەکەم، قیمەم هەیە و هەروەها تەماتە، پیاز و بیبەریشم هەیە لەگەر بیبەری ڕەش و خێ تەنها ئەوەندە کەرەستەی پێویستە و وەچی باسم کرد لە ناوفڕنی دروستیەکەم. زەڵاتەیەکی زۆر تایبەتیشم هەیە، ئەویش زەڵاتەی هەنارە، هەنار، جیز، کەرەوەز، ئاوی لیمۆ و سرکەی هەنار و زەیتی زەیتون و کەمەک خێم پێویستە. لەگەرم بن و با دەست پێ بکەین. یەکەم جار پیازەکان ورد دەکەم. پیازەکە پێویستە وردبی زۆر وردبیتە. خۆشەویستانم پیازەکە بەو شێوەی وردەکەین، نامەوێت زۆریش وردبی دیار نەبیتن، بەڵام کەمەک ینی وردتر بیتن باشترە ئەگەر ئەتو حەزت لێ، بەڵام لەبەرەوەی کە زۆر پیازەکە ئەبتە ئاو لە کاتی سووربوونەوەی لێ من زۆر وردی ناکەم بەو دەرەجەی بەو شێوازەی وردیەکەم. ئەوجا ئەتوی بینەر ئەگەر حەزت لە خواردنێک یاخود شیرینیەکە یان زەڵاتێک ئارەزویەکەی و نازانی ئەتوانی لە کۆمنت لە ئەکاونتەکانی کەناڵی دیمەن TV داوای بکەن هەر خواردنێک یاخود هەر شیرینێکە حەستان لەبێ ئەمن لێرە فێرکارێکی دانێم و لە بۆتان دروستەکەم. بەڵێ پیازەکەم بۆ شێوازە ورد کرد، ئەوەندە بەسە پێم وابی. ئێستا دەسەکەم با وردکردنی تەماتەکان، بەڵام ئەوەندە باسم کرد لە پرۆگرامەکان کە ئەمن چاوم ئاوی ناکە لەگەر پیازی خۆم بە چاو برد جەماعەتە ئەوڕۆ ئەوەندە هەستەکەم چاوم ئاویەکە لێ زۆر داوا لێبوردنەکەم نەکەن واست بکەن ئەگریم، ئەو جاریان ناگریم لە پرۆگرامی بەس پیازەکەی وا لێ کردیمە. تەماتەکانیش بە هەمان شێوەی پیازەکەی وردەکەی تقریباً هەمان قیاسی وردەکەم. بەڵێ خۆشەویستانم وەچی ئەیبینن قیمەکەم حازرە. ئستا پیاز و تەماتەکەشم تەواو بوو، تێکەمە سەر قیمەکەم و کەمەک ئەیشێلم و دواتر حازرە بی. بیبەرم تێ کرد، خەیەکەشم لەسەری کرد، ئەوجا هەوڵە دەم کەمەک بیشێلم
هەمان ئەو شێوازی کەبابە ئەتوانن بە سینجی مریشتیش دروستی بکەن ئەوەی کە حەزی لە گۆشت نەبیتن ئەتوانی سینجی مریشک بکاربنی زۆر ئاساییە. ئەو جا کەمەک بەجێ دێرم 2 تا 3 دقە بەجێ دێرم پاشان لەناو ئەو قاپەی کە دەمەوێت تێدا سۆر بکەمەوە بە هەر شێوازێک کە بەخۆم بمەوێت تێکەمەنە ئەو قاپەی. باڵێ خۆشەویستانی من 2 لە بۆ 3 دقە دامنا هەتاوەکو کەمەک تامبوونەکەی وەرگرت. ئێستا ئەمن لەناو ئەو قاپی پایرێکسێ حازریەکەم توانی لەناو بابرن شکلی 4 گۆشەیی دابنێ شکلی خڕ دابنێ بەدڵی خۆتا بەڵام ئەمن نامەوێ لە شێوەی شیشی کەبابی دابنێم ئەوڕۆ دەمەوێت شێوازێکی دیکە تاقی بکەمەوە شکلی وەکو شیشی کەباب نەبیتن. بەڵام ئەتو ئەگەر هاتوو دەفرەکە 4 گۆشە بۆ توانی بە باریکی وەکو شکلی شیش کەبابی دابنێ. بۆ شێوەیەی دەمەوێت هەموو لایەکان وەکو یەک بیتن یەک قیاس بیتن. فڕنێکەم ئەمن پێشوەخت حازر کردیە سەر و بنم پێکەوە پێ کردیە لە ئەوەی بە تەواوەتی ناو فڕنێکەم گەرم دابێت و زۆر کەبابەکەم لە ناوی نەخوسێ. لێرە هەر شکڵک کە ئەتوو بتەوێت ئەتوانی لە بۆی دروستکە ئەتوانی لە شێوازی شیش بێبڕی ئەتوانی بە شێوازی 3 گۆشەیش بیبڕی. ئەمن ئەوڕۆ حەزم لێیە بە 3 گۆشەی بیبڕم. بەو شێوەیەی تەنها خەتی لێکەواتە شەقیەکەی. با کەبابەکەمان ئەوڕۆ شێوەی پیزایی بیتن. ئەو جا 1-2 دانە بیبەریشی لەگەردانین. ئەوە هەم تاموبوونی خۆشەکە هەمیش شکلەکی جوانتریەدا تێ چەند ڕەنگێک پێکەوە تێکەری یەکتریە بن. تەماتە چیش دینین تەنها شەقیەکەین و لە ناوەندێ دایەنین. ئێستا کەبابەکەی من حازرە لە بۆ ناو فڕنی لە ناو فڕنی دانێم و ناوبڕێکی کورت وەرەگرم و ئەگەڕێمەوە. بەڵێ خۆشەویستانی من ئەوە شێوەی کۆتایی کەبابەکەم بوو وەچی باسم کرد لە ناو فڕنی دروستم کرد پێکهاتەکانی زۆر ئاسان بوو دروستکردنەکەشی زۆر ئاسانە. شێوەکەی بەڵی خۆت ئەتوانی بە هەر شێوازێک کە بتەوێ بیبڕی و هەروەها زەڵاتەکەشمان زەڵاتی هەنار و جیز بوو لەگەر کەرەوز یاخود مەعدەنووس بە ئارەزوی خۆت ئەتوانی تێ بکەی و کۆمەڵک ترشیاتیشمان لێرە هەیە. سپاس لە بۆ ترشیاتی زەیتونە کە هەمیشە پشتگیر و پاڵپشتە و هەروەها سپاس لە بۆ پیشانگای سمارت بۆ دابینکردنی ئامێرە کارەباییەکان و سپاس لە بۆ ناوەندی فەرمانبەران لە بۆ دابینکردنی پێداویستی ڕۆژانەمان و سپاس لە بۆ وەرهێما تایبەتەکانی گیان. سپاس کە تا ئێستا بینەری پرۆگرامەکەم بوون تا ئێوارێکی در بە خزمەتتان دەکەمەوە. خواتان لەگەڵ.